لە کتێبێکا شتێکم خوێندەوە دەفەرمێ ڕۆژێکیان کوڕێگاتە لای باوکەکەی ڕووی کردە باوکەکەی وتی باوە گیانی تر من ناچمە مزگەوتەوە. باوکەکەش باوکێکی عاقڵ و تێگەیشت وتی ڕۆڵە گیان بۆ ناچیتە مزگەوت. فەرمی باوە ئەمڕۆ چوومە مزگەوت و هەر یەکی لە لایەکەوە باس و خواسێکیە کرد. باس و خواسێکیە کرد هەر یەکی لە لایەکەوە قسەیەکیە کرد وای کرد خەریب و عیبادەت و خواپەرستیەکە لە من تێک بە. باوکەکە وتی ڕۆڵە گیان من شتێکت پێڵم تۆ بە جۆم بکە. پەرداخی ئاو تێمێ پڕی بکە بە چواردەوری مزگەوت تا بیسوڕێنەرەوە بەڵام نەیەڵی بەڕژێ ئاوەکە ئاگات لێی بێ. ئەڵێ گەڕا بە چواردەوری مزگەوت تا سەرنجی پەرداخکەیە دایەخوا نەڕژێت باوکم وتێتی نەڕژێت بەم شێوەیە. هەتاوەکو گەیشتوە لای باوکی وتی باوە گیان ئەمە پەرداخە ئاوەکەی لێ نەڕژە. وتی ڕۆڵە گیان گوێت لە قسە بوو لە دەور و پشتی خۆتا کەسێک قسە بکە وتی نەوەڵڵە. وتی بۆچی وتی وەڵاهی ئەو نەم داڵغە لای ئەم پەرداخەوە بوو کە نەڕژێت ئیتر تەنها داڵغەم لای ئەمە بوو. فەرمی عیبادەت بەم شێوەیە ئەگەر ئینسان خۆی لەگەڵ خوای یەکلایی بکاتەوە هەرچی شتێک هەبێت لەو ملاولاوە تەئسیر ناکاتە ئەم چونکە ئەم لیقای هەیە پێگەیشتنی هەیە لە خزمەت خوادا. زۆر ئەساسیە کە ئینسان عیبادەت بکە بەو ئەندازەیی کە عیبادەتێک بێ هەرچی قسەی دنیاە پشتگوێی بخە چونکە خوا فەرمیەتی لە کاتی زیکرکردن و ئەزکارە الذين يذكرون الله قياما وقعودا وعلى جنوبهم واتە لە هەموو کات و ساتێکدا لە هەموو شێوازێکدا بەڕۆشتنەوە بە دانیشتنەوە لە سەفەرە هەرچی شێوازی هەیە تۆ ئەبێ یادی خوا بکەی ئەبێ خواپەرستی بکەی لەبەرەوەی دروست بووین بۆ خواپەرستی.